وەک چاودێرانی سیاسی ڕوونی دەکەنەوە تاکەڕێکە بۆ باشبوونی پەیوەندیەکانی هەرێم و ناوەند دروستکردنی متمانەیە لە نێوان هەولێر و بەغداد کە ئەویش دەبێت لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی و تێپەڕاندنی قەیرانەکان بێت. هاوکات ئاماژەیان بۆ کرد نەخشەدانانی حکوومەت هێرەم پێویستی با ڕوانگەی سیستەمێکی نوێی مامەڵەی بەرفراوان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەوڵدان بۆ دۆزینەوەی ڕێوشوێنێکی زانستی لە پێناو کەمکردنەوەی کاریگەریەکانی قەیران. من بە ئومێدم کەەوە پەیوەندیەکان بەرەو باشی بڕوە و ئەو کێشە و گرفتانەی هەیە دڵنیام لەوەی کە چارەسەر دەکرێت، بەڵام ئەو وەختی دەوێت و موحەدی کوردی دەوێت و کوردیش دەوێت بزانێت چی دەوێت، ئێمە چمان دەوێت، ئێمە لە عێراق چیمان دەوێت، ئێمە هەرێمێکی فیدرالی لە عێراق یا هەرێمێکی فیدرالین، ئەگە هەرێمێکی فیدرالین لە عێراق و چوارچەوەی دەستوری عێراقین دەبێت ئێمە پابەند بۆ دەستورە، ئەگەریش هەرێمێکی فیدرال نین ئێوە پەرلەمانمان هەیە با بچین لە پەرلەمان مشکلەکانی خۆمان حەڵکەین. پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لەوە کێشەکان لەوە زۆر زیاترە بتوان بۆ بە ئاسانی بەیەک بگەن. پەیوەستە بە بارودۆخی سیاسی عێراق بە دەرەجەی ئەساسی بەغدا بە شێوەیەکی گشتی، ئەویش پەیوە بە هەڵبژارنەکانی ساڵی داهاتوو جەوێک دروست بووە لە شەقامی عەرەبی حیزبە سیاسیەکانی عەرەبی بە تایبەتی ماڵی شیعی جێوێکیان دروست کردووە کە هەر نزیکبوونەوەیەک لە کورد جۆرێکە لە تووڕەبوون لەلایەن دەنگدەرەوە. بۆیە تا تەیارانەی کە میان ڕەویشن بۆ نمونە تەیاری حکمەتۆ زەمیان ڕەوترە لەوانی تر دەبین بارودۆخی لە هەمیان خراترە تاوای لە هات عەمار حەکیم لە قایمەی جەبهەی ئیسلامی شیعی بێتە دەرەوە و تەیاریشی یاخود پۆڵیش تایبەت بەخۆیەوە دروست بکاتن. بۆیە نزیکبوونەوە لە کورد زۆرێک لە دوردۆنجی دروست کردیە لەلایەن شەقامی عەرەبی شیعیەوە. بەڕای شارەزانی سیاسی کێشە سیاسەکانی ئەم قۆناغە پێویستی بە دیالۆگ و گفتوگۆی وردەیە لە پێناو لە بەرچاوکردنی بەرژەوەندی باڵاکان، بوونی یەکڕێزی و یەکدەنگی کورد لەسەر ئاستی عێراق و لە بەغداد با فاکتەرێکی تر دەزانن لە بەرامبەر ئەو پێشهاتانەی لەم ڕۆی عێراقدا ڕوودەدەن. ساڵەهای ساڵە خەبات دەکەین لە پێناوی مافەڕەواکانی خۆمان، تۆ بتوێت کارتی فشار دروست دەکەی ئەنواعیشت بەدەستە خۆ ئەوان ئێمە دەستورێکمان بەدەستەوەیە، ئەو دەستورە زامنی حقوقی ئێمە دەکا، ئێمە بابێن شەڕی دەستوری بکەین ئەگە بڕوامان بە دیموکراسی هەیە، ئەگە بڕوامان بە دیموکراسی شەڕی دەستوری خۆمان بکەین. بارودۆخی نێوخۆی هەرێمی کوردستانیشەوە، بارودۆخی نێوخۆی هەرێمی کوردستان حیزبە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی پێنج حیزبەکە تا ڕادەیەکی زۆر تاوەکو ڕۆژگاری ئەم ڕۆژمان نەتواندراوە جۆرێک لە کۆدەنجی دروستکەن و خیتابێکی سیاسی یەکگرتوویان هەبی. شارەزانی بواری سیاسی ئاماژە بۆ دەکەن تێپەڕاندنی قەیران و کێشەکانی نێوان هەرێم و ناوەند لە واقعی ئەمڕۆدا پێویستی بە پڕۆسەی هاوبەشی ڕێخستنەوەی خاڵ و کۆڵەکە سەرەکیەکانی نێوان هەردوولایە، ئەویش لە پێناو زیاتر خزمەتکردن و لە بەرچاوگرتنی بەرژەوەندی باڵاکان. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، سلێمانی.